سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی یەکشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. گیانەدەستانی کۆڵبەرێک بە چەقەی هێزەکانی ڕژیم، بەردەوامی مانگرتنی بەندکراوێکی کورد لە خواردن، تێکەڵشوونی نێوان هێزەکانی ئێدارەی سەرچاوە سروشتیەکانی کرماشان و کەسانی هەلپەرست، ناڕزایەتی دانیشتوانی شارۆچکەی پارسیجەم و بەردەوامی ناڕزایەتی خوێندکارانی زانکۆی خاجە نەسیری تووسی لە شاری تاران. گیانەدەستانی کۆڵبەرێک بە چەقەی هێزەکانی ڕژیم. ڕۆژی یەکشەممە 13 ڕەزبەر کۆڵبەرێکی خەڵکی شاری بانە بە چەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ناوچە سنووریەکانی سارجا و گیانی لەدەستا. بەپێی ڕاپۆرسەکان ئەم هاوڵاتیە بە ناوی مەهدی شەریفی بەبێ ئاگادارکردنەوەی پێشوەختە چەقەی لێکراوە و دەست بەجێ گیانی لەدەستاوە و پاشان تەرمەکەی ڕەوانەی نەخۆشخانە کراوە، بەڵام هێشتا ڕادەستی بنەماڵەکەی نەکراوە. شانی باسا بەهۆی سیاسەتە هەڵەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی و بەمەبەستی هەژارکردنی خەڵکی ناوچە سنووریەکانی ئێران، کۆمەڵێکی زۆر لە هاوڵاتیان ڕوو لە پیشە مەترسیدارەکان دەکەن و دەیان کەس بە چەقەی هێزەکانی ڕژیم تەقینەوەی پاشماوەکانی شەڕ و کەوتنە خوارەوە لە بەرزاییەوە گیانیان لەدەست ئەدەن یان بریندار و کەمەندام ئەبن. بەردەوامی مانگرتنی بەندکراوێکی کورد لە خواردن. تەیموور خالەدیان بەندکراوی سیاسی کورد و شاڵاکی مەدەنی خەڵکی شاری قڕوە بۆ ماوەی 14 ڕۆژە دژ بە ڕەوەندی نایاسایی دادگاکەی و گواستنەوەی زۆرەملێ بۆ زیندانی مەلایر مانی لە خواردن گرتووە. ناوبراو ڕێکەوتی سی خەرمانانی ئەمساڵ لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر و بەمەبەستی تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەی ڕەوانەی زیندانی ناوەندی مەلایر کرا. ئەم هاوڵاتیە تەمەن 36 ساڵە بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم لەلایەن دادگای انقلابی شاری سرێشاوە حکمی 6 مانگ زیندانی بەسەردا سەپێنراوە. ئەو بەندکراوە پێشووتریش بەهۆی بڵاوکردنەوەی هەواڵەکانی نێو زیندانەکانی ڕژیم چەندان جار دەست بەسەر و لێپرسینەوەی لێکراوە. تێکەڵچوونی نێوان هێزەکانی ئێدارەی سەرچاوە سروشتیەکانی کرماشان و کەسانی هەلپەرست. بەپێی دوایین هەواڵەکان لە نێوان هێزەکانی سەرچاوە سروشتیەکانی پارێزگای کرماشان و کەسانی هەلپەرست تێکەڵچوونێکی چەکداری ڕوویداوە و چەند کەس بریندار بوون. بەپێی راپۆرتی ئەو ئێدارەیە ڕۆژی هەینی 10 ڕەزبەر هاوکات لەگەڵ گەڕانی هێزەکانی ئێدارەی سەرچاوە سروشتیەکانی ئەو پارێزگایە لە ناوچەی فیروزاباد ڕوبەڕووی چەند قاچاقچیەکی خەڵوز و دار دەبنەوە. ئەو کەسانە بەمبەستی هەڵاتن و ڕزگارکردنی خۆیان تەقە لە هێزەکان دەکەن و بەهۆیەوە چەند کەس بریندار دەبن. شانی باسەتە کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ناسناوی بریندارانی ئەو ڕووداوە زانیاریەک لە بەردەستان نییە. ناڕزایەتی دانیشتوانی شارۆچکەی پارسیجەم. ڕۆژی شەممە 12 ڕەزبەر کۆمەڵێک لە دانیشتوانی شارۆچکەی پارسیجەم دژ بە نەبوونی قوتابخانەی دەوڵەتی و هەروەها بەرزبوونەوەی ڕێژەی شەهریەی قوتابخانەکان کۆبوونەوە. بەشداربوونی کۆبوونەوەکە ماژەبەوە دەکەن کە بۆ ماوەی زیاتر لە 6 مانگە داخوازیەکانیان ئاراستەی بەرپرسانی ڕژیم دەکەن، بەڵام وەڵامێک وەرناگرن و بەهۆی نەبوونی قوتابخانەی دەوڵەتی و بەرزبوونەوەی شەهریەی قوتابخانەکان یا شارۆچکەیە بنەماڵەکان خراونەتە ژێر گوشارێکی زۆری یابووریەوە. بنەماڵەکانی دانیشتووی ئەو شارۆچکەیە خوازیاری سازکردنی قوتابخانەی دەوڵەتی و کەمکردنەوەی شەهریەی قوتابخانەکانی دیکە بوون. هەروەها ناڕازیان لە بەردەوامی کۆبوونەوەکەدا جەخ لەسەرەوەکەنەوەکە پێویستە بەرپرسانی پەیوەندیدار بە بێجیاکاری وەڵامیان بدەنەوە و هەروەها کۆتایی بە گوشاری ناوەندە ئەمنیەکان بۆ سەر ناڕازیان بێنن. نەبوونی ئاو لە شار و گوندەکانی پارێزگای سیستان و بەلوچستان. بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەیشتوون، خەڵکی پارێزگای سیستان و بەلوچستان بەهۆی بایەخنەدانی ڕژیم بە دۆخی ژیانیان بە ناچار پەنا بۆ هەڵکەندنی بیریاو دەبن. بەپێی ئەو وێنانە خەڵکی ئەو پارێزگایە بەبێ ئیمکاناتی پێویست بۆ هەڵکەندنی بیری ئاو بە زەحمەتێکی زۆرەوە بیری ئاو بۆ بەردەوامی ژیانیان هەڵدەکەنن.
شانی باسا بۆ ماوەی چەندین ساڵ خەڵکی ئەو پارێزگایە لەلایەن کۆماری ئیسلامیەوە گەمارۆدراون و بەهۆی نەبوونی ژێرخانەکانی ژیان لە دۆخێکی زۆر خراپی پیشەی و ماشەتیدا ژیان تێپەڕەکەن. گیانودەستانی سوختبەرێک لە کەهنووج بە چەقەی هێزەکانی ڕژیم. ڕۆژی شەممە 12 ڕەزبەری 1404 هەساوی ئۆتۆمۆبیلێکی سوختبەرێکی بەلوچ لە ناوچەی کەهنووجی سیستان و بەلوچستان لەلایەن هێزەکانی ڕژیمەوە کراوەتە ئامانج و هاوڵاتی گیانی لەدەستاوە. بەپێی راپۆرسەکان بەهۆی چەقەی ڕاستەخۆی هێزەکانی یەگانی تەکاوەری ڕژیمی کۆماری ئیسلامی لە جادەی پوزە سەر بە ناوچەی کەهنووج بۆ ئۆتۆمۆبیلی سوختبەرێک ئۆتۆمۆبیلەکە هەڵدێراوە و شۆفێرەکە کە هێشتا ناسراوی ئاشکرا نەکراوە گیانی لەدەستاوە. جێگەی ئاماژەیە پاش تەقەی هێزەکانی ڕژیم و گیانەدەستانی ئەو هاوڵاتیە ئەو هێزانە هیچ هەوڵێکیان بە مەبەستی ڕزگارکردنی ئەو شارۆمەندە نەداوە و خێرا ئەو شوێنەیان بەجێهێشتووە. بەردەوامی ناڕزایەتی خوێندکارانی زانکۆی خواجە نەسیری تووسی لە شاری تاران. شەوی ڕابردوو خوێندکارانی زانکۆی خواجە نەسیری تووسی لە شاری تاران بۆ چوارەمین شەوی بەردەوام کۆبوونەوە و ناڕزایەتیان دەربڕی. بەپێی راپۆرسەکان دانیشتوانی خابگەی دانش سەر بە ئەو زانکۆیە شەوی ڕابردوو بە کۆبوونەوە و وتنەوەی دروشم دژ بە سیاسەتی سەرکوتی خەڵک و ناڕازیان لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامی دژ بە دۆخی خراپی پەروەردەیی سنووردارکرانی چالاکیە سنفیەکان و هەروەها سنووردارکرانی چالاکانی سیاسی ناڕزایەتیان دەربڕی و خوازیاری کۆتایی هێنان بە گەندەڵی ئیداری، کەمکردنەوەی شەهریە زانکۆکان، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی لە خابگاکان و زانکۆکانی ئێران و هەروەها پێدانی مافی خوێندنی دووبارە بە ئەو خوێندکارانەکە لە زانکۆکان دەرکرابوون بوون. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا خوێندکاران جەختیان لەسەر ئەوە کردەوە کە تا کاتی وەدی هاتنی داخوازیەکانیان بەردەوام ئەبن لە ناڕزایەتی و تەنانەت ناڕزایەتیەکان بۆ زانکۆکانی دیکەش بڵاو دەکەنەوە. پەسەندکرانی گەڵاڵەی لابردنی 4-0 لەسەر پارەی ملی ئێران. ڕۆژی یەکشەممە 13 ڕەزبەر گەڵاڵەی پاکردنەوەی 4-0 لەسەر پارەی ملی ئێران لە پەرلەمان پەسەندکرا و خرایە حاڵەتی ئێژراییەوە. بەپێی راپۆرسەکان ئەم گەڵاڵەیە بە 114 دەنگیارێ 108 دەنگی ناو 4 دەنگی بێلایەن پەسەندکراوە و لەلایەن ناوەندە پەیوەندیدارەکانی ڕژیمەوە خراوەتە حاڵەتی ئێژراییەوە. بەپێی ئەو گەڵاڵەیە واحەدی پارەی فەرمی ئێران لە ڕیاڵەوە بۆ تمەن گواستراوەتەوە و بەم شێوەیە نرخی $1 ئەمریکی ئەبێتە نزیک بە 116,000 تمەن. دووە هەواڵ ناڕزایەتی بەربڵاوی خەڵکی گۆرجستان. لە ڕۆژانی ڕابردوودا خەڵکی وڵاتی گۆرجستان هاوکات لەگەڵ بەڕێوەچوونی هەڵبژاردننی خۆجەیی دژ بە دەسەڵاتی حاکم ڕژانە سەر شەقامەکان و ناڕزایەتیان دەربڕی. بەپێی هەواڵەکان هاوکات لەگەڵ بەڕێوەچوونی هەڵبژاردننی خۆجەیی لە ئەو وڵاتە دانیشتوانی شارەکانی تێفلیس و چەند شاری دیکە دژ بە سەرکوتی ناڕازیان و نەبوونی هەڵبژاردنێکی ئازاد خۆپێشاندانیان کرد و با کۆبوونەوە لە شەقامە ناوەندەکانی پایتەخت و هێرش بۆ سەر بینای سەرۆکۆماری خوازیاری بەڕێوەچوونی هەڵبژاردنێکی ئازاد بوون. شانی باسە لە مانگەکانی ڕابردوو دەوڵەتی گۆرجستان کۆمەڵێکی زۆر لە چالاکانی مەدەنی و سیاسی و هەروەها دژبەرانی حەزبی حاکمی دەست بەسەر و جەوێکی زۆر ئەمنیەتی لە ئەو وڵاتە ساز کردووە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە بن.